سڵاوتان لێبێتەوە کاتتان باش. ئەمڕۆ میوانێکم هەیە دڵنیام زۆربەتان دەیناسن. هەنێکتان بە درێسی سپی پزیشکیەوە بینیوتانە و هەنێکیشتان لەسەر ستەیج جۆتان لە گۆرانەکانی گرتووە. بەڵام من بۆ دیوێکی شاراوی هێناومە، ئەویش بابەتی وەرزشی و لایەنی سیرکردنی تۆپی پێ و هاندەری و بواری وەرزشیە. بەخێوی کاکتۆر. چاوەکەم کاکە ڕۆزگیان زۆر خۆشحاڵ بوو بە ومێدیەوەی کە بەرنامەیەکی بەچێژ بێت بۆ بینەران و هیوای سەرکەوتن و پیرۆزبایشت لێکەم بۆ ئەم ئیشە تازێت. زۆر سپاس دەکەم. دکتۆر، لەسەر ستەیج من لە هەر سێ بوارەکە تۆم بینیوە. لەسەر ستەیج بینیومیت کەسێکی زۆر هەیە من و لەسەر خۆ و لە یادەکەش شوێنی کارەکەش مۆسیقایەکی هادی ئەیخسوەتە سەر، بەڵام لە سیرکردنی یاریاوانیت و خەڵکی ژەمە نازانێت. یعنی تۆ سیرکەرێکی زۆر بە دیقەتی یاری تۆپی پێیت و بەڵام سێری هەموو یاریەک ناکەی، بە تایبەت یاریەکانی بارمشن دوای قسێ زیاتری لەسەرەکەی. خەڵک نازانە کە تۆ هاندەرێکی زۆر سەرسەختی ئەڵمانیای، هاندەرێکی زۆر سەرسەختی بەیرنی. بۆچی لە سیرکردنی تۆپی پێکە بەم جۆرەیت و لەو دووبوارەی ترا بۆ شێوەی تری؟ ئەوەڵا زۆر سپاس ڕۆزگیان. پێش هەموو شتێک هەر وەرزش بە شێوەیەکی گشتی من وابوومیتە نازانم شتەکە گشتگیرە یان تایبەتە بۆی کە هەر کەسێک بۆ کەسێکی کە بگۆڕێ ڕێژەیی بێت یان نزبی بێت. من حەزم کردووە دایمەن وەرزش حەقی خۆی بەمی و کاتی خۆشی ئەوەنی کە لە زانکۆ و ئامادەیی و دوای زانکۆش یاریم کردبێ لەگەڵ هاوڕێکانمە لەوانەیە خۆشە شایەتیەوەم بۆ بیت حەقی خۆی ماوە بە یاریەکە و هیلاک بووم و حەزم کردو یاری بۆ بردنەوە بکەم. یاریم بۆ نەکردووە بۆ خۆشی و بۆ توزانم کێشدا بەزان و بۆ ئەوانە لەبەرەوە جدیەتێکی زیاتر لە یاریەکە هابینم لە وەرزشەکە هابینم. ئەیتر وەکو سیرکردنیش من لە ئەوەنی کە بیرم بێت لە ساڵی 1990 تقریبان 36 ساڵەکات هاندەری هەڵبژاردی ئەڵمانیاش و یانەکانی شار بایرمێنشم بۆ یەک یادیکەم یەک یانیکەم پشگیری ینی هانیانم نەیەوە. حەزم کردووە لە هەمیشە براوە بن، حەزم کردووە خۆشم ویستون، حەزم کردووە دایمەن یاریەکە لە سوودی ئەوان کۆتایی بێت. دکتۆر، من تو هەم بەیەکەوە یاریمان کردو هەم دژیەکی ژیاریمان کردو. بیرە حەماسەتێکی زۆر سەیرە هەیە لە کاتی یاریکردن. تەواان یاریزانێکی باش بووی وڵاهی ئەوە شایەتی ئەو بۆ یارزانێکی زۆر باش بووی. بەس ئەم ئەخیرۆخرە بۆ خۆشی خۆمان یاریمانە کرد. بەڵام ئێستا حەماسەتە گلەی ئەویان لێ کردم قسەکەشە پێ بڕم گلەیان لێ کردمانە کەم پاسەیت. من تۆزێک یاریزانێکی بووم مراوی خۆم یان حەزم لە لێسەنین هەبوو. ئەم کرد بە سەبەت ئەمن گوناح نییە من لە هەمویان بسان و بیان بە تۆ گۆڵەکە بوو یعنی بۆ خۆشی خۆبان. ئێستاش کە سێری یاریکردنی بەر نەکەین بۆ بە تایبەتی ئەم یاری پێش و وەز زۆ خراپ و ئەمەی ڕیاڵ و بەر هەنێک جار بەرزی و نزمی ڕۆیە لە ئاسی تاکی یاریزانەکانە. دایمەن ئەو یاری بەهێزانە بەڕای من هەڵەی تاکە کەسی کاریگەرێکی زۆر خراپیە پێ لەسەر هەم باری دەرونی یاریزانەکان هەم ئەنجامی یاریەکەش. چونکە هەردوو تیمەکە بەڕاستی لەبەرەوە ناکە خۆم هاندەری هەڵبژاردی بابڵین یانی بایرمونشنم، بەڵام ئەتوان بڵێم تەنها دوویانن کە پێوتە کلاسیکۆی ئەوروپا زۆرترین یانەکە لە ڕیال مەدرید بردبێتەوە بایرمونشن بۆ زۆرترین یاریکە لە بایرمونشن برابێتەوە بە هەمان شێوە ڕیال مەدرید بووە. یعنی کێبڕکێکی بەهێز هەبوو لە بینیانە. دکتۆر، خەڵک ئەوە نازانە کە تۆ ئەگەر دانیشیت مەسەلەن لەسەر تەواان خۆ دووتم من لە نەوە سێری ئەڵمانیا و بایرنەکەم کاتێکی زۆرە، ئەگەر دانیشی قسە لەسەر بایرن و لەسەر ئەڵمانیا بکەی بڕواکە زۆر لە من باشتر توانین قسەی لەسەر بۆم نییەوە بڵێم، بەڵام ئەتوانم بڵێم زۆر متابعم زۆر هەم لە سایتە بیانیەکان هەم لە کوردیەکان هەم لە پەیجی چەند برادێکی وەکو تۆی ئازیز و ئەو هاوڕێیانەی تر ینی زۆر بە دوچوونی بۆ ئەەکەم بە تایبەتی و هەواڵانی کە تایبەت بن بە هەڵبژاردی ئەڵمانیا ینی بارمشن هەنێک لە یانەکانی تری خولی ئەڵمانیش با بڵێ. زۆر جار من لە تۆ شۆشتم بۆ هاتووە کرد هەنێک جار کۆمەک دەکەم ینی زۆر جار ئەڵێ ئەمە دانێت جوانە ئەمە بابەتێکیش بۆ نمونە ئەمەی هەفتەی پێشوو چیت بۆ نردم ئەوەی ڕێکۆرشکانەکەی زۆرترین گۆڵی بارمشن. ینی ئەوە من ئەمزانی کە ڕێکۆردەکەشن بەڵ هەر یارەکە لە بەرامبەر سان پاولی بوو لەو یاریە شکانیان وتی ئەمە ڕیکۆردێکەکەم یاریە بێتەوەی شکێنە لە کاتێکا 5 هەفتەیە باسی کە و فعلە لای خۆم باسم کرد کاردانێکی زۆریشی هەبوو چکەن تۆ زیاتر سێری ئەوانەی دەرەواکەی. دکتۆر
ئێستا وا بزانم ماوەیەکی زۆرە یاری ناکەیت و بەس وەڵاو نزیکەی 2 ساڵە بێت بەستەریکی پاژنی پێم پچڕایتر هاتوچۆی دەوام و کلینیک و ئەخی یاری ئەگەر بزانم ئەخی یاری زیرێکی بۆچی هەڵمانوەشانەوە ئەخیر یاری بۆچی هەڵتانوەشانەوە وەڵاهی لەبەرگە قاچی مشکە ئەقاتی تۆش بەڵێ بەڵام من یەک دوو جاریکە پێکانم هەبوو چاکە بوومەوە بەڵامی توتم بەخوامە دەری ناهێنێتێتر تەمەەن لەسەر و چلەوە بەڕاستی پێکان کاریگەریە بێ لەسەری جاران کە هەمان پێکانتە بوو بە 2 هەفتە 3 هەفتە چویتەوە یاری تەکردەوە ساکە 2-3 مانگ من یەک دوو دەوامی کەم هەیە لەبەرەوە ناکرا بەڕاستی وەرزشش لە لای ئێمە بەڕاستی بۆ خۆشی و کات بەسەر بەردنامنیش حەزم لەوە نەبوو ئەجا دایمەن تیپی بەرامبەر حەزیان لە شکانی ئەوەیە کە تۆ یەکێک تۆزێ مراوغ بێت یان لێسەنینێکی هەبیان ئەوە بێت دوژمنایەتە بە من ناکرێت دکتۆر هەر باسی ئەوە شەکر کە تۆ چەند داوامێکی تر هەیەیان چەند کارێکی تر هەیە ئەزانین ئەوە چۆن کاتەکان دابەشەکەی بەسەر ئەوەی کە لە کاتێکا مەسەن تۆ کاری پزیشکی تایبەتی خۆتت هەیە و پرۆڤە و شتی کۆنسرت و کلیپی تازت هەیە لەگەڵ ژیانی خۆت و سەیری یاریکردنەکەش ئەمان چۆن ڕێگەشتەکە قورس ناکەم بەس بەخوا هەم بڵم بەس خۆ هەزانێت چونکە ئاسان نییە بەڵام شتێکی با بڵێ مستەحیلیش نییە شتێک نییە کە بڵێم بەس من ئەتوام ئەوە بکەم زۆر کەس هەیە کە لە چەند بوارێک کاتوانی خزمەت کات و ترە بێ کاتی بۆ تەرخام بکەی لەوانەیە کاتی ئەوم لەگەڵ خێزان و ماڵەوە و چوزان خزم و کە سوکارە کەمتر بێت بە حکمی ئەوانە تەنها ئەو بابەتەیەگینا و کوی کە نەتوانم شتێکی قورس نییە و لە هەمان کات شتێکی ئاسانیش نییە و کوتم یعنی پێویستە کات کە تۆ تا چەندێک حەزەکەیت خولیا و حەز و ئاواتەکانت بێنیتە دی لە چەند بوارێک کاتوانی خزمەت دکتۆرم ساڵ زۆر سێری یاری بایر نەکەین لەبەرێکە بارین ساڵی پێش ساڵ خەریکە من باشتر متابعی بایر ئەم ساڵ تەرکیز ماکرۆ سەر بارن و بەرداوام مناقەشەی یاریەکانەکەین لەسەرەوەی کە چۆن و چۆن نییە بەگشتیم ساڵ ئاستی بارنە بەتەڵەوە وەڵاهی بەدڵمە بەڵام ئیتر تیپەکانی بەرامبەریش زۆر بەهێزن و یعنی بە تایبەتی بۆ چامپیۆنز لیگ هەموو جارێ بە من شتێک ئەڵێ بارن ئەم نەقسەی هەیە نەقسەکە چییە تا ئینسا پێم هێڵی بەرگری ئەڵێ بەڕای من یەکێکە لە خراپترین هێڵەکانی بەرگری ئیتر لەوانەیە ئێوە بەو شێوەیە لە بابەتەکە نەڕوانن یان بڵێن لەبەرەوەی خۆی هاندەری باریمشنە حەز ناکات زۆر فۆکەس و چاو لەسەر تیمەکەی بێ بەڵام بەڕاستی بەرگری زۆر لاوازە هەم ئۆبامیکانۆ هەم تا هەم ئیتۆ هەم کیمینجای یعنی ئەوانە پیان ناوەترێ دڵی بەرگری ڕاستە مانیۆل نوێر لە دوایانەوەی بەڵامەوە تام جارە مانیۆل نوێر خۆی هۆکار بوو بۆ ئەوەی کە یەک دوو گۆڵی یارەکەی ئەرسیناڵش کە دۆڕ هەرمانیۆل با ئەوی خناڵم یعنی زۆر خەتەرە ئێنهاش کرێتەوە هەموو ئەویش مرۆڤە یعنی و لە تەمەنی 40 ساڵی شایتر هەموو کەسێک تەمەنێکی دیاریکراوی هەیە بۆی کە توانای جەستەی و باری دەرۆنی و تەرکیزی لە یاریە ڕابگرێ بۆ شێوەی کە پێویست ئێسام دویاری داهاتوو لەگەڵ تاوان ئەمڕۆبی باتەوە بە یەکسانبوونیش ئەبێت بە یەکسانیش لەگەڵ شتوتگاردا ئەبێت بە پاڵەوان بەڵام گرنگەکە ئەوەیە کە وابزانم 2 هەفتەی ترە لەگەڵ پاریس سەن جەرمانە یاری سەرەتای لەناو ساحی پاریس سەن جەرمانە و دوایش یاری گەڕانەوە لە ئەلیانز ئەرینایە گرنگەوە لە خولەک با بڵین لە کۆمەڵەکانە بەریەک کەوتن 2-1 بەیار بردیەوە ئەوە بوو لویس دیاز لە دەقەی 42-43 ئەوانەیە کارتی سووری وەرگرت فاوڵێکی زیایە بوو بەڕاستی لە ناوەڕاست ساحەکە لە ئەشرەف حەکیمی وابزانم ئێتر گێمی دوم پاریس زۆر بەقوواتر بوو هێرشێکی بەردەوامی کرد 2-1 یاریەکە تەواو بوو لە سوودی بەیار بەڵام بەدە یاریزانەوە لە یاریگای پاریسیشە ئەنجامێکی زۆر باش تەسەوڕەکە ینی ئەو بابەتە دووبارە بێت مەرج نییە بەڵام تەئسیری هەیە با بڵین کاریگەری هەیە لەبەرەوەی بایر ئەتوان بڵێم ئستا لە ڕووی دەرونیەوە ورەیەکی زیاتری هەیە چکە تۆ توانیتە پاشای چامپیۆنز لیگ بکەیتە دەرەوە کە ینی ڕیال مەدریدە بمانەوە یاننا و بە هەر شێوەیەک ئەو ژمارەی با بڵین پاڵەوانێتیانی بەدەستێناوە بەڵام 15 چامپیۆنز لیگی هەیە لەبەر تۆ ڕیال مەدرید بکەیتە دەرەوە شتێکی ئەستەم نابێت بۆ بەرامبەر بە هیچ یارنەیەکی تر یاری بکەیت و بتوانی بیبییتەوە لاان قەس بەجێم هێشتی قسە بکەی بە ئیسراحەت بۆی خەڵک بزانن لە
ڕووی معلوماتە و لە ڕووی بیرکردنەوە والله لە ڕووی قسەکردنەوە چۆنی لەسەر بارن چکە بەڕاستی ساوی کە تۆ کردی ئێمەش هەر ئەوە باسەکەین لەسەر بەڕاستی من بەس بایەر وام ئێوە ماشەڵاتان لەبێ بۆ هەموو دابەشمان کرد بەڵام لە بینە سەر مەوزوعی بارن کەسمان ناگەینەوە بۆ ئەخر کاکە ڕەوەز یەک شت پێ بڵم عەرزم کردی یعنی من بەس تایبەتمەندیەکەیە کاڵێ من بەس متابعەی باری منشن و ئەڵمانیاکەم ناو بەناو ئەگەر هەواڵێکی دۆرتمۆند یان لایپزیگ یان لیڤەرکوزن ئەمانە شەبێ بەڵام زیاتر حەزم لە باری منشن بوو لەبەرەوە متابعەیان کردووە یاری بارنی شبینیەوە لە ناو یاریگای ئالیانس بەڵێ خۆشبەختانە ئەو شانسەم هەبوو و چانسەم هەبوو کە بتوام لە ناو ساحەی خۆیانە دکتۆرێکی زۆر پرسیاریتری لێکم هەر لە مەوزوعی وەرزش و بابەتانە نەوە بینیوتە هەتاکو یانیوە شەڵا 2026 بینی کام هەڵبژاردەی ئەڵمانیا بە بەهێزتری نەزانی لە مۆندیالەکانە نەوە زۆر بەهێز بوو هەرچەندەوە سەرەتای ئەو بوو ئەو وای لێکردم کەس حەز لە یاری ئەڵمانیا بکەم و تابعیان بکەم و 2014 پێکاتێکی زۆر بەهێزیان هەبوو 2006 و 2010 بەهێز بوون بەڵام ئەتوان بڵێم ئامادەکاری بوو بۆ 2014 چکەیتر لە 2014 ئەو کۆمەڵە یاریزانی کە لە هەڵبژاردەی ئەڵمانیا بوون لە لووتکەی ئاسیا نابوون هەر لە با بڵێن میرۆستاف کلۆزە ئەتوان بڵێم تەنهاوەکو ئەوە بردبیان کە هێرشبەرێکی پیشەگەرە و ئەزمونێکی زۆری هەیە لە جامی جیهانیا و ڕاستریش بڵێم بۆ شکاندنی ڕیکۆردی گۆڵەکانی ڕۆناڵدۆی ئەفسانە بووی بەرازیل و دواتر هێڵی ناوەندێکی تۆکمە و زۆر باش و یعنی هەم لە ڕووی ئەقلەوە تۆنی کروس شپاینشتایگەر مەسعود ئۆزێل تۆماس مۆلەر یعنی ئەمانە توان بڵێم زۆر کار ئاسانی بوو بۆ ئەوەی کە هیچ تیپێک ئەو هێڵە ناوەندەی نەبوو کە کۆنتترۆلی تۆپیە کرد و کۆنتترۆلی یاریگایە کرد تر شتی سوودفەژ ڕوو ئەیات مەسەلەن کەس بە بیریانە هاو بەرازیل ڕاستە زۆر بەهێز نەبوو بەڵام کۆڵەکەی پشتی تیمەکە نیمار بوو کاتە یاریەک پێشەوە لە یاریەکەی کۆلمبیایەوە بزانم پێکان بوو ئەتر ئەوە تیاگۆ سیلڤاژ دوو کارتی هەڵێتن ناڵم ئەو شتانە کە یارمەتی دەرە ڕێخۆشکەرە بووی کە تۆ بەڵام بەڕاستی کەسیش لەگەڵەوەیانە بوو کە بۆ ئەنجامە گەورەیە هاوتویەتە دەرەوە ئەگەر هەڵە نەبێت یان ڕق نەبێ قسەکەم توان بڵم تا ئێستاش هەڵبژاردەی بەرازیل نەهاتۆتەوە سەر زۆر کەس ئەو قسەیەکەن لە حوتەکە و ئیتر بەرازیل بەداخەوە مێژوویەن زەرەری زۆر بەرازیل هەم گەورەی جامی جیهانیە بەوەی کە 5 جامی جیهانی هەیە هەم چێژ بەخشین و یعنی بینەری تیمەکانی تریش حەز بە بینینی یاری هەڵبژاردەی بەرازیلەکەن بەڵام ئەم هەڵبژاردەی ئەم ساڵانی ئەخیر نا ئەو فەنیات و هونەری و چوزام چێژێکی سەیری هەیە یاری تۆپیانە یەکێکی تر لە هیوایەتەکانی تۆ کۆکردنەوەی درێسی هەڵبژاردەی ئەڵمانیا ژمارەیەکی زۆر درێسی هیوایەتێکی هێنە چی پێڵێن زیان بەخشە لە ڕووی ئابووریەوە زەرش ینی ئاگام لێیە تایبەت ساڵانە لێو ناشارمەوە بۆ نمونە ئەم درێسەی پێش ئەخیریان هەڵبژاردەی ئەڵمانیا هێڵێکی ڕەش لە ناوەڕاستیا بۆی جامی یۆرۆیان پێوە کرد تەنها و درێسەم نەکڕی چکە بەڕاستی زۆر ناشرین بوو بەلام یەکینا ئەڵمانیا و ئەدیداس لەو بڕوایم هاوڕامیت یعنی زۆربەی زۆری درێسەکانیان زۆر جوانە زۆر ئاگامشنیش هەر ئەڵمانیانە نە ئەگەم لێ کردنیشەر بەتایبەت بۆ دیە بەتایبەت داوایەکەی ینی هەموو ساڵەوەیکێکە لە هیواتەکان ئەزانم کە ژمارەیەکی زۆر درێسی هەیە بەڕای من 94 بوو یان 96 بوو هەستەکەم جوانترین درێسی ئەڵمانیان جوانترین 90 جوان بوو 94 جوان بوو ئەو دوانە ئەوەی پاقلاوەیەکە پێوت بەڵێ وەکو هێڵکاری دڵ بوو لیانی دڵ بوو بەڵام لەسەر ئاڵای ئەڵمانیا نەخشێنرا بوو ئەوە نەوە بە هەمان شێوو بەڵام پاقلاوەیەکە نەبوو یعنی با بڵێن دیزایانی ئاڵاکە هەر بە هێڵێکی ڕێک بوو لە 94 پارچە پارچەیان کرد چوار گۆشەیان کرد وەکو پاقلاوی بینیان کردە بوو دکتۆر من نەزانم بۆچی کە نەچیتەوە بوارەوە بەڵام حەزەکەم هەر خەڵکیش بزانم یعنی وەکو یاریزانیش تۆ یاریزانێکی زۆر باش بووی و زۆر دەمێکشە تۆ یاریەکەی بەڵام بۆچی لە بوارەیان نەمایتەوە مەسەلەن دوو ڕێگەی تری هەڵبژارد ئەزانی خۆشبەختانە ئێستا تۆ
تۆزێک باشترە لەو ساگینە ئێستاش هەر زۆر باش نییە بارودۆخی وەرزش لە وڵاتی ئێمەیە بەداخەوە بەڵام ئێستا بینی یاریزانی پیشەگەر هەیە ئێستا بینی یاریزان موچەی بەرزی هەیە ئێستا بینی یاریزان ژیانێکی باشترەژی لە کاتی ئێمە من زمانی من وەرزش و هوەریش تا حەدێکی زۆر ئەتوان بڵێم زۆر کەس هەبوون وەکو من باشتر لە من زۆر بەتواناتر بوون هەم لە بواری وەرزشی ئەم لە بواری هوەریەکە بەڵام بارودۆخی ژیان ڕێگەت نایە دایک و باوک دایمان حەزەکە بە تایبەتی ئەگەر زیرەک بی دایک و باوک حەزەکەت بڕوانامەیەکی بەرز بەدەست بێنیت و خەریکی ژیانێکی پیشەیی خۆت بیت و وەرزش لە وڵاتی ئەمە من ئەوەنی ئەژنۆ مشکاوە و قاچم شکا و لوتم شکاوە هەموو گیانم داناوە لەسەری دایک و باوک حەز بەمە ناکە نازانێت تۆ چ حەزێکە لەم یاریکردنە هەیە و چی چێژێکی لێبینی لەبەرەوە ئەوان زیاتر بە دوای سەلامەتی تۆن بە دوای ئەوەن کە پاشە ڕۆژێکی باشترە هەبێ نیان هێشت لە کاتی خۆیان مەسەلەن من لە ناوەندی بە دواوت ئەتوان بڵم دەستم کرد بە یاریکردن زۆر زوو دەستم پێ نەکرد هەموو شتەکان وابووم هوەریش کاتێک گۆرانی وت نزیکی 30 ساڵ بووم یعنی حەزم کردووە بە باشی لە ئیشەکە بزانم ئەنجا پیادەی بکەم یان جێبەجێ بکەم لەو کاتۆی کە سریارێکە تاکو ئێستا ئەگەر مەسەڵەن بڵێم سێ باشترین یاریزانی ئەڵمانیان پێ بڵێ توانی دیاریکی سێ باشترین یاریزانی ئەڵمانیا لەو کاتۆ کە من سریەکەم هەڵبەت پێشمن ڕۆمەنیگە و فرانسپیکەم پاوە تۆ کە بینی بێت کە من بینی بێتم لۆتەر ماتیۆس زۆر خۆش بوو یاریکردنی زۆر یاریزانێکی باش بوو بەدەر لە لۆتەر ماتیۆس زۆر سەرسام بووم بە فیلیپ لام یەکێک بوو لەو بەرگری کاری باڵی پێوترا کە زۆرترین یاری نزیکەی 500 یاری کردو بە درێسی باریمێنشن و هەڵبژاری ئەڵمانیا و بەبێ کارتێکی سوور وەربگرێ و بە هەمووش ئەوەی کە متابعی کرد بێزانێت کە چەند بەرگری کارێکی با بڵێن سەلامەت سیف بوو ینی دڵنیا بووی لەوەی کە کۆنتترۆلی ئەو بەشە یاریگای خۆیەکە لەگەڵ ئەوەشا گۆڵ دروستکەرێکی باش بوو و گۆڵیشی هەبوو فلیپلامی کێبوو لە ڕەوش بەرزترینە یاریزانەکانی من بەلای منەوە لە هەڵبژاردی ئەڵمانیایە دوای ئەو ئەتوانم بڵێم ئەیتر وەڵا یاریزانیان زۆرە تۆنی کروز زۆر مۆلەر با یەک شتە پێ بڵێم ئەو یەکسەر پێکەنیێتە دائما زۆر کەس پێڵن بەخوا یاری نازانێت ئەوەکەی یاریزان و بەڵام من یەکێکم لەوانی کە هەر زۆر سەرسامی من بۆیە وتم سیان بۆی نای مۆلەر بێنی ئاخر ئەزام مۆلەری هەرە بێت یابێت چونکە بەڕاستی یەکێکە لە زیرەکترین ئەتوان بڵێم زیرەکترین یاریزانی تۆپی پێ ئەڵمانیا بەلای منەوە مۆلەرە چونکە ئەمە قسەی خۆیەتی هەڵبەتە نە یاریزانێکی مراوغە لێسەنینی هەیە نە یاریزانێکی خێرا بوو نە یاریزانێکی سەرلێریکی باش بوو نە شودلێریکی باش بوو یعنی هیچ با بڵێن مواسەفاتێکیان پێوەرێکی یاریزانی باشیتیان نەبوو بەڵام ئەیزانی لەکوێ ئەوەستێت تەمەرکوزی زۆر باش بوو دۆزینەوەی بۆشایی لە ناو یاریگایە زۆر باش لەگەڵ هەموو ڕاهێنەریشا سەرەکی و هەر ڕاهێنەرێکیش بەهاتایە توماس مۆلەر سەرەکی بۆ ئێمە نهێنیەکەی چییە ئەگەر ئەوان درک بۆوە نەکەن ئەوەنە شایستی نایەنە کە سەرەکی بێ لە هەموو دوکتۆر ئەگەر بینە سەر بارمێنشن باشترین سیاریزانی بارمێنشن مەرجنی ئەڵمانی بێ باشترین سێر یارزانی بارمێنشن چەند ساڵی کە سەیرم کرد ئەوەی کە سەیری کردووە وڵاهی زۆرن تۆ سێدانە من ئەتوام چەند ناوێکە پێ بڵێم بەڵام لەوانەیە لە سیان تۆزێک زیاتر بێ بۆمونە بالاکم زۆر خۆشەویست دوای کە چوە چێلسیش زۆربەی یاریەکانی چێلسیم سەیرە کرد لەبەر بالاک سەرکردە بوو لە یاریگەیە ستیفان ئیفنبرگ زۆرم حەز لە یاریکردنی بۆ ئەویش هەر سەرکردە بوو ئەو هەرچەندە تەمەنی وەرزشیشی کەم بوو لەبەرەوەی ناگونجا لەگەڵ ڕاهێنەر و ناچووە هەڵبژاردەوە ئەویدەوە هەڵبژاردێ لە ئاستی منانیە و خۆی لە هەڵبژاردی ئەڵمانیا بە زیاتر زانین چکە ماوەی نەوەتەکان لە دوای جامی جیهانی 94ەوە تاوەکو 2000یش ئەڵمانیا لە نزم بوونەوەیە بۆ ئاستی وەرزشی و هەڵبژاردەکەی زۆر لاواز بوو بە هەر حاڵ کیکەت پێ بڵێم لە بارمێنشن ڕێبەری ڕۆبن بە تایبەتی زۆر نازدار بۆ ئەویش شوشەیی بوو زوو تووشی پێکانە بوو بەڕاستی کۆمەڵ یارزانی تر هەبوو ڕۆی ماکای جوانی ئەلبەری بەرازیلی زۆر باش بوو ئیتر من بەخوا هەنێک هێرشبەری تری هەبوو ئەڵمانیا ئەگەر هەر باسی هێرشبەر نەکەین
لەم تازانە شای کۆمەڵی یارزانی باشی تیا بوون منە دەیڤز لەم تازانە دەیڤز دوای پێکانەکە وەکو جاران نەماوە ئەوە ساڵێکە سا چاکیش بۆ تۆ بەس هەستەکەی هەر حەزەرەکە و هەر ئەترسێ لەوەی کە تووشی پێکان بێتەوە موسیالا بە هەمان شێوە ئەمە یەک دو یاریە میاری دۆمیان تۆزێک باشتر بوو بەڵام هەر چاوەڕوانی زیاتری لێکرێ ئێتر ئۆلیس زۆر باشە ئۆلیس بڵێم باشترین تاکشوپی لای باڵی ڕاستە لە ئێستا بە لای منەوە چونکە زۆربەی زۆری میدیاکانیش کۆکن لەسەرەوەی کە ئەو داتا و ئامارانی کە ئەمساڵ ئەو بەدەستی هێناوە کەس لەو پێگایە ئەو ژمارە هەم بەشداریکردن لە گۆڵ وەکو ئەسیست هەم وەکو گۆڵکردن هەم وەکو چوزانم کاریگەری لە تیپە لە کاتێکا لەو باڵی دیازمان بیر نەچێت ئەوی ژێریزانێکی جەنگاوەرە لە کاتێکا لەو شوێنی کە پۆلیسیارێکە کۆمەڵ یارزانی زۆر جیهانی باشتریان بۆ نمونەی یامال بەڵام ژمارەکانی ئۆلیسیا هەم لە گۆڵکردن لە ژمارەکانی لە هەمویان باشترە ناڵم ئەم لە هەمویان باشترە بەڵام ژمارەکانی ئەم ساڵی لە ئەتوان بڵێم لە زۆربیان باشترە ئیتر هاریکینیش لە پێشەوە توان بڵێم یەکێکە لە هێرشبەرە نمونەیەکان چونکە بەڕاستی هێرشبەر بە معنای کەلیمە ئەتوان بڵێم هاریکینە لە بەرەوەی هەم جاران لیڤاندۆفسکیمان هەبوو هەمان شێوە گۆڵکار بوو بەڵام ئەگەر دیقەتی هاریکین بی ئەم دەوری بەرگریە بینێت ئەگەڕێتەوە قەتعکات ناوەڕاستە تۆپ تەوزیعکات بۆ لایەکان بۆ باڵەکان با بڵێن خۆی بەشداری لە بنیادنانی هێرشانێت خۆی بەشدارە لە گۆڵکردن هەم ئەسیستکارێکی باشە یعنی ئەتوانین بڵێ ئەمە هێرشبەری نمونەیە دکتۆر عادەتە منم بەرنامانەکە کەم قسە یعنی وەکو گفتوگۆی لێکم تۆ چەند قساکە منەوە نەقساکەم ئەم جاران من خۆم لاان قەزوان کرد چونکە ئەوەی کە تۆ بینێ وەکو سەرتاش بازم کرد وەکو دکتۆریە و بینیان وەکو هونەرمەندی بەس من حەزم کرد بزانن کە لە ڕووی وەرزشەوە لە زۆر بەمان باشتر ئەگەر بێتە سەر ئەوەی بەس دووبارەیەکەوە بەس لە باری من خاوان میکێنا ئەوانی کە بەو شێوەیە نیم هەر بۆ شێوە هەر وەکو بینەرێکی ئاسایی سەیری ئەو تیپانی کەژەکەم بەس خۆم ئیترناڵم حەزم لە باری منشن و لە ئەڵمانیا بوو من زۆر خۆشحاڵم کە لەگەڵ تا زۆر زیاتر کاکەڕاز سپاس دەکەین کاتی خۆتێ بێمە بەخشی ئەگەر شتێکە نەماوت دیوای سەرکەوتن و بەردەوامیت بۆ خوازم ومێدەوارم ئەمە وەکو با بڵین ڕیایی یان مجامەلی ڕوبەڕوونا بەڵام من ڕەوەزگیان ئەتوان بڵێم تقریبا 15 ساڵێکە بێت ئەیناسم هەم برادر هەم برایەکی عەزیز هەم یەکێکی شیلەوانی کە زۆر بێلایەنانە شیکاری خۆت بۆ کارە وەرزشیەکان و بۆ یاریەکان و بۆ هەموو یانەکانەکەی بەداخەوە توان بڵێم زۆرێک لەو برادەرە شیکەروانە یان ئەو برادرانی کە لە بواری شیکردنەوەی وەرزشیە کارەکان ئەیتر وەکو هەموو کایەکانی تر هوەریش ئێستاوای لێ هاتووە بۆ بە شۆ بووە بە قسەی هەزەلیکردن بەداخەوە بووە بۆی کە هەنێک جۆرێک لەو تارخێنەوە دایم باسکردنی شرۆڤەکردن کە بۆی بینەر زیانکە بۆ خۆیان تو ئەمە خۆت پاراستووە لێ و من شایەتیوت بۆیم ومێدی تەمەندرێژی سەرکەوتنێ بۆ خوازم سپاسەکەم دکتۆرجان زۆر سپاس بینەرانی بەڕێز سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا لەگەڵمانە بوون هیوادارم پرۆگرامێکی بە چێشمان پێشکەش کردێت کاتێکی خۆش